يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە ڕۆژگارێکدا دەژین کاتێک کە دەچیتە نۆڕینگەیەکی پزیشکی ناسرا و تەماشا دەکەی عەیادەی ئەو دکتۆرە جمەی دێ لە نەخۆش، ئەوەی نەخۆشیش نەبێ لەوێ نەخۆش دەکەوێ. چەندین پزیشکی ناودار هەیە بە چەند مانگ سەرەیان بۆ دەنووسرێ و نەخۆشەکەت بەرن ناکەوێ. ئەگەر سەردانی نەخۆشخانەکان بکەی، هەم حکومیەکان و هەم ئەهلی و تایبەتەکان، تەماشا دەکەی بە پارەی خۆشت خزمەتگوزاری پزیشکیت دەست ناکەوێ. ئەوەندە نەخۆش زۆرە و ئەوەندە بێمنەتن. دواتر وەرە تەماشای طبی عەشاب و ئەوانەی جیادەرمانەکان بەکاردێنن، ئەوانیش مشتری زۆری خۆیان هەیە. خەڵکە گرفتارەکە بەشێکی پەنا دەباتە بەر نوشتەنووسەکان، ئەوانیش بازاڕیان گەرمە، حتا دەگاتە سەر ساحیرەکان کە خەڵک بۆ کردنەوەی بەختی خۆیان دەخەڵەتێن و خۆیان ئیخفال دەکەن و پەنایان بۆ دەبەن. ئەوانیش لە شارەکان و لە قەزا و ناحیەکاندا بنکەی تایبەتی خۆیان هەیە. ئەمە هەموو بەڵگەیە لەسەرەوەی کە خەڵکانێک بەدەست نەخۆشیەوە دەناڵێنێ. دواتر بڕۆ سەردانی نەخۆشیە دەرونیەکان بکە. جاران لە شارێکی وەکو هەولێردا ڕەنگە پزیشکێکی دەرونی هەبوو بێ، یان خەڵک بە شەرمەوە سەردانی دەکرد. ئێستا پزیشکە دەرونیەکە بە ئەندازەی پزیشکی جەستەی زۆر بووە، ئەوەندە شەهادە و بڕوانامەی لەسەر دێ، چونکە خەڵکانێک گرفتارن بەدەست نەخۆشی دەرونی و نەفسیەوە. سەردانێکی دادگاکان بکە، ئەو هەموو خەڵکە گرفتارە بەدەستی ئەوەی ماڵی خوراوە، کێشەی خێزانی هەیە و خەریکی جیابوونەوەیە. ئەو خەڵکانی کەوا تووشی کوشتن و بریندارکردن و کێشە کۆمەڵایەتیەکان بوون، خوا پەناماندا، وا دەزانی ئەو خەڵکە هیچی بەبێ مشکیلە نێ و هەمووی وا لە دادگادایە، پارێزەرەکان بەرناکەون ئەوانەی کە ناسراون و ئیشیان پێدەکرێت. دواتر ڕێی خەڵک وەرگرە، هەر هەمووی دەم بە ناڕازیە. ئەوەی کە سەر بەدە سەڵاتە و پیاوی حکومەتە، لەوەی ئۆپۆزیسیۆنە زیاتر ناڕازی هەیە لە وەزعەکە، ئەویش دەم بە گلەییە. هەرچی دەمی دەکەیتەوە گلەیی هەیە لەو وەزع و بارودۆخەی کە خەڵک تێیدا دەژی. هەژاری، گیرفان بەتاڵی، کرێچێتی، بزانت چەندین خەڵک بەهۆی ئەمانەوە دەناڵێنێ. لێرەدا کە ئەمە وەزع و حاڵی کۆمەڵگەی ئێمەیە و سەرجەم مرۆڤایەتیش بە دڵنیاییەوە بە هەمان شێوەیە، و لە ڕابردووشە ئەوانە هەر هەبوون، و لەمەوە دواش هەر دەبن. پرسیارێک لە ناو مێشکی تۆی مسڵمانی ئەهلی مزگەوتا دروست دەبێت. ئەڵێ باشە خوای پەروەردگار بۆچی ئەم خەڵکە ئەم بەندانەی خۆی ئاوا تووشی نەخۆشی و ناخۆشی و گرفتاری دەکا؟ باشە خوایە کە ئەرحەم الراحیمینە، خوایە کە لە سوورەتی فاتیحادا لە هەموو نوێژێکە ئێمە ئاوا دەڵێن ئەرڕەحمانی الڕەحیم، خوای پەروەردگاری بەسۆزی میهرەبان، خوایە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ سەحابە و بۆ هەموو ئومەتی ڕوون کردەوە کە چەند بە بەزەیە لەگەڵ بەندەکانیدا، وەکو لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 5999 و لە صحیحی موسلیمە بە ژمارە فەرموودەی 2754 هاتووە کە دەفەرمێ جارێکیان ئافرەتێک لەوانەی کە بووبوونە قوربانی جەنگ، بەهۆی جەنگەوە دیل کرابوون، خانەی وێران بوو، مێردی لە ناوچوو بوو، منداڵی سەرگەردان بوو کە قوربانیانی جەنگ بە زۆری لە هەموو دنیادا لە کۆن و نوێدا بە زۆری ئافرەتانن، منداڵانن، خەڵکانی بێتاوان و سڤیل و بێچەکن. ئەو ئافرەتەیەکێک بوو لە قوربانیانی جەنگ. لەو کاتەدا منداڵە جگەرگۆشەکەی فڕێندرا بوو، لە دەستیدا بوو، لێی بزر بوو. ئافرەتەکە لە حەدیسەکە دەفەرمێن مەمکی پڕ بوون لە شیرەکە دەهاتە خوارەوە. بۆیە تەماشای دەکرد هەر ئافرەتێک منداڵی بەرمەمکانەی هەبوویایە دەچوو لێوە دەگوت دایکەکەم خوشکەکەم بەڵکو تۆزە مەمکی خۆمی بدەمێ.
بۆ سۆز و دڵکوڵانی بۆ منداڵەکەی منداڵی ئەو ئافرەتەشی لە باوەش دەگرت و هەندێک مەمکی دەدایە پەلاماری منداڵێکی تری دەدا حتا منداڵەکەی خۆی دۆزیەوە ئەو کاتە تێر شیری دایە و چەند بە توندی لە ئامێزی گرتبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەحابە فەرمووی هیچ کەسێک عەقڵی تەسەووری ئەوە دەکا ئەم دایکە کە ئەم منداڵی چەند بە خۆشەویستیەوە لە ئامێز گرتووە چی بۆ دەکرد تا دۆزیەوە ئێستا بە دەستی خۆی بیخاتە تەنورێکی ئاگرەوە کەس عەقڵی ئەوە قبوڵ دەکا وتیان نا وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن دایک ئەم دایکە میهرەبانە کۆرپەکەی خۆی بەدەستی خۆی فڕێداتە تەنورێکی پڕ لە ئاگرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لله ئەرحەم بعباده من هذه بولدها دەی بزانن سوێند بەخوا ئەڵڵا سبحانه وتعالى بۆ عەبدە ئیماندارەکانی لەو دایکە بەڕەحمترە بۆیان خوای گەورە زۆر بەڕەحمترە بۆ ئێمەی عەبدەکانی خۆی لەو سۆز و میهرەبانی ئەو دایکە بۆ جگەرگۆشەی خۆی هەیەتی دەی تۆ دەپرسی ئایا دایکێک ئامادە نەبێ ڕۆڵەی خۆی تووشی نەخۆشی ببێ تووشی ناخۆشی ببێ تووشی دوژمنداری و گرفتاری ببێ دایکەکە حەز دەکا خۆی بمرێ کۆرپەکەی سەلامەت بێ خۆی برسی بێ ڕۆڵەکەی تێر بێ خۆی نەخۆش بێ و منداڵەکەی شیفای بۆ بێ دەی خوا پێغەمبەر فەرمووی خوا لەو دایکە زۆر بەڕەحمترە ئەرحەمە زۆر بەڕەحمترە بۆ بەندەکانی ئەی کەواتە ئەم خەڵکە بۆچی بارودۆخی ژیانی لە نەخۆشی و ناخۆشیدا دەتلێتەوە لە وتاری جمعەی ڕابردوودا گە جەنابتان لە یادتان بێ و ئامادەبوانی ئەم مزگەوتە بوو بن یان بیسەر و بینەری ئەم زنجیرە باسە بوو بن باسی ئەوەمان کرد هەموو تاڵی سوێریەکانی ژیان کە تووشمان دەبێ یان خوا بۆ خۆی بەسەرمان دێنێ یان خۆمان بەدەسەر خۆمانی دێنین یان خەڵکێک ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ هۆکاری ئەوەیە ئێمە ژیانمان تاڵ بێ و تووشی ناڕەحەتی بین جمعەی ڕابردوو بە درێژی ئەوەم بۆ جەنابتان باس کرد کە ئەوەی خوای پەروەردگار سبحانه وتعالى بەسەرمان دێنێ تووشی ناڕەحەتیمان دەکا هەمووی ڕەحمەتە ئەوەی لای خواوە بێ هەموو زەحمەتێکی ڕەحمەتە خوای پەروەردگار منعه عطاء نەبەخشینەکەشی جۆرێکە لە بەخشین چۆن ئینسانێک کاتێک کە دەبینێ منداڵێکی کۆرپە ئەو دایکە و باوکە چەندیان خۆش دەوێت بەدەستی خۆیان دەیبەنە لای دکتۆری و کوتانی بۆ دەکەن و پێکوتەی لێ دەدەن ئەو مناڵە چەند ئازاری پێدەگا چۆن تای لێ دێ و عەزیەت دەشێشێ چۆن ئەم دایک و باوکە دەم و لوتی مناڵەکە دەگرن تا شروبێکی تاڵی بە قورگا دەکەن ئەو مناڵە چەند ئازاری هەیە و خەریکە دەڕشێتەوە ئایا ئەوە ئازاردانە بەڵێ لە ڕواڵەتدا تاڵی شێشتنە بەڵام لە ناوەڕۆکە هەمووی سۆز و ڕەحمەتە هەمووی لە مەسلحەتی منداڵەکەیە سبحانه وتعالى بلا تشبيه خوای پەروەردگاریش ئەوەی خۆی بەسەر بەندەکانی خۆی بێنێ هەمووی ڕەحمەتە یەک پارچە میهرەبانیە و بۆ خۆمان قازانجە ئەمە دەرمانەکەی ڕازیبوونە بە خوای پەروەردگار ئەویش بەچی دەکرێت بە معریفەتی خوای گەورە بەناسینی خوا تا خوا باشتر بناسی مەمنونی ئەوە دەبی کە لێی بەسەرهێناوی چۆن بەڕێزت کاتێکەوە پێویستیت بە نەشتەرگەریەک دەبێت دکتۆرێک ناوسکی هەڵدڕیوی بەشێک لە ڕیخۆڵەی بڕیوی بەنجی لێداوی دوورینەوەی بۆ کردووی تەواوی جەستەی ئازارداوی خوێنت لەبەر ڕۆیشتووە کەچی حتا مردن سوپاسی ئەو پزیشکە دەکەیت چونکە باش دەیناسی کە چەند پسپۆڕە و چەند خەمخۆری جەستەی تۆ بووە خوای پەروەردگاریش ئەگەر تەواو ناسیت بەڕازیبوون بە کارەکانی ئیسراحەت دەکەیت دەڵێ خوایە ئەوەی تۆ لێت بەسەرهێناوم هەمووی بۆ بەرژەوەندی خۆمە ئەمڕۆ دەچینە سەر بەشی دووەم ئەو تاڵی و سوێریانەی ژیان کە خۆمان بەسەر خۆمانی دێنین ئەو ناڕەحەتیانەی ژیانمان لێ دەکەن بەژان خۆشیەکانمان لێ تاڵ دەکەن تەندروستیمان دەشێوێنن هەژارمان دەخەن ئەوانە خوا بەسەری نەهێناوین تێکەڵاوی مەکەن موسڵمانی بەڕێز ئەوە خۆمان بەسەر خۆمان هێناوە خۆمان وامان لە خۆمان کردووە هەمووی مەڵجێڕە بۆ خواوای لێکردین ئەوە بابەتێکی زۆر وردە ئەبێت جوانتی بگەین خواوای لێ نەکردوین ئەوە خۆمان بەسەر خۆمانماندا هێناوە بۆ نمونە جەنابەت تەندروستی تێک دەچێ ئەم تەندروستی تێک چوونە ئەم نەخۆشکەوتنە لە ئەنجامی ئەوەیە یەکێک لە سێ کۆڵەکەکەی ژیانی ئینسان کە تەندروستی پێوە بەندە دیارە خەلەلێکی دروست بووە ئینسان لەسەر سێ شت بەندە بۆ ئەوەی تەندروست بێ خەوی خواردنی خو ئەخلاقی ئەو سێ خاء خەو خواردن
خو ئەخلاق ڕەوشتەکانت دەروونەکەت خەو پشودانی ئینسانە ئینسان کە خەوی تێکچوو نەخۆش دەکەوێت خوای پەروەردگار لە سوورەتی ئەلقەسەس ئاەتی 73 دەفەرمێ ومن رحمته جعل لكم الليل والنهار لتسكنوا فيه ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون خوا بەبەزەیی و ڕەحمەتی خۆی شەو و ڕۆژی داناوە جا بەڕێزان سەیرکەن شەوی پێش ڕۆژ خست لە دیدگای ئیسلامەوە شەو پێش ڕۆژ کەوتووە شەو و ڕۆژی داناوە باسی جەعلی کرد جەعل بۆ گۆڕانکاریە واتە گۆڕانکاریان تێدا دەکرێت خوا دەفەرمێت لە شەودا ئیسراحەت بکەن پشوو بدەن ئارام بگرن بخەون لە ڕۆژیشدا کار و کەسابەتی حەڵاڵ بکەن و بەدووی بژێوی ژیاندا بگەڕن کە فەزلی خوایە پێتان دەبەخشێ ولعلكم تشكرون بۆ ئەوەی شکرانە بژێری خوای پەروەردگار بن ئەم ئاەتە قورئانی پێمان دەڵێ ئینسان بە ڕەحمەتی خوا شەو ڕۆژی بەسەرادێ لە ئەنجامی خولانەوەی زەوی بە دەوری خۆیدا 30 کیلۆمەتر لە یەک دەقەدا بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە ئاراستەیەکی بەرەو خۆرە ئاراستەیەکی پشتی تێتی شەو ڕۆژ دروست دەبێت و لە ئەنجامی خولانەوەی زەوی بە خێرایی 30 کیلۆمەتر لە یەک چرکەدا ئەمجارە لە یەک چرکەدا بە دەوری خۆردا 4 فەسڵی ساڵ دروست دەبێت ئەو خوای پەروەردگارە بەردەوام ئەم زەویە دەسوڕێنێتەوە بۆی شەو ڕۆژ بۆ ئێمە دروست بێ جا لە شەوەکەیدا خوا دەفەرمێت تۆ پێویستە ئارام بگری پشوو بدەی کە پشووددا و ئیسراحەتت کرد ئەمجا بڕۆ کار بکە خوای پەروەردگار لەم ئاەتەدا پێمان دەڵێ ئینسان هەر کارێک بکە کاسبی بکەی دوکانداری بکەی مۆزەفی دائیرە بی شۆفێر بی خوێندکار و قوتابی بی ئەگەر مشکل ئیسراحەتی نەکرد بێ بە خەواڵووی بچیە سەر کارەکەت بڕوا کە سەرکەوتوو نابی ئارام بگرە لە ماڵەوە ئیسراحەتێکی تەواو بە خۆت بدە ئەمجا بەیانی بڕۆ بۆ سەر کار جا ئینسان ئەگەر ئەم دوو خەڵاتەی خوای پێبەخشرا کە خەوتی چوویتە سەر جێگا جوان جوان لە شەوا ئیسراحەتت کرد ڕۆژ بێکار نەسوڕایتەوە و دەستت بە کارێکی حەڵاڵەوە بوو شکرانەی خوا بکە شکری خوا بکە تۆ پاشای لە ماڵی خۆتە کە شکری خوات کرد دڵت خۆش دەبێ بەخوا کە دڵت خۆش بوو تەندروستی لاشت پارێزراو دەبێ جا خوای گەورە فەرمووی جعل الليل والنهار هەردووشیانی بەیەکەوە هێنا بۆ ئەوەی مەجالێک بدرێ کۆمەڵێ بەڕێز هەن بۆ مەسلحەتی خۆیان و کۆمەڵگا ناچارن لە شەوا کار بکەن ئەوە لە هەموو وڵاتێک و زەمانێکە هەیە کۆمەڵە خەڵک هەن ناچارن لە ڕۆژا بخەون بەڵام ئەمانە دەبێت کەم بن بە گشتی مرۆڤ دەبێت لە شەوا ئیسراحەت بکە و پشوو بدا بخەوێ لە ڕۆژا بە ئاگا بێ و کار بکە و شکری خوا بکە و دڵی خۆش بێ و جەستەی ساغ بێ ئەمڕۆ بەداخەوە زۆرێک لە گەنج و لاوەکانمان تەنانەت بە تەمەنەکانیشمان لە پیاوان و ئافرەتان لە کوڕان و لە کچان تووشی شەونشینی بوون شەوگار بەری بەیان بانگ دەدا ئەوان هەر بەخەبەرن بەڵام تۆ بڵێ خەریکی شەو نوێژ بن خەریکی زیکر و ئەوراد و تەسبیحات و مناجات بن ناوەڵڵا ئەی خەریکی چین هەل لە ئێوارەوە حتا بانگی بەیانی و دنیا ڕووناک دەبێتەوە ئەمە موبایلێک بەدەستەوە خەتەکەی کردێتەوە فەیسبوک و فڵان کەس دوای کت و فڵان کەس دوای کت و ئەوە فڵان کەس کوژرا و ئەوە فڵان کەس حەیە چوو ئەو کۆمنتێک بۆ ئەو بنووسە ئەوە لایکێک بۆ ئەو بکە و ئەتر ئەم بەداخەوە جا ئەو کاتە ژوا زوو دەڕوا یعنی گەنج هەیە 3 ساعت 4 ساعت لەسەر فەیسبوک بووە ئەڵە وەڵام زانی 5 دقەیە ئەوەندە زەمانەکە زوو تێدەپەڕێ وەختێک بە ئاگادێتەوە بەیانیە بەیانی کە هەڵدەستەیە سەیدەکەی کەسانێکی خەواڵ و بێتاقەت تووڕا یەکاکە تۆ خۆت بەسەر خۆتت هێناوە خوا ئەو شەوگارە جوانەی بۆ داناوی بۆ ئەوەی پشوو بدەی بۆ ئەوەی ئارام بگری جا بەڕێزان تەماشاکەن خوای گەورە ئەم جسمی ئینسانی وا دروست کردووە بە گەورەی و دەسەڵاتی بێ سنووری خۆی ئەم جسمە لە کاتێکا کە ڕۆژە لە کاتێکا گڵۆپن لەسەرە لە کاتێکا لە ڕووناچیدای چاو ڕووناکیەکان دەبینێ مادەیەک لە ناو لەشا هەیە هەستی پێدەکات هەست دەکات تۆ لە ڕۆژای جسم کۆمەڵە حاڵەتی تایبەتی لە ڕۆژا بەسەرادێ وەکو یەکەم لە ناو ڕووناکیدا لە کاتی ڕۆژدا خڕۆکە سپیەکانی جەستە زیاد دەکەن دەوروژێن بۆ ئەوەی بەرگری جەستەی تۆ بەرامبەر بە نەخۆشی زیاد بێ دووەم کارەبایی مێشک لە کاتی ڕۆژە لە کاتێکا لەبەر ڕووناکیدای زیاد دەکا بۆی کار و چالاکیەکانت بە مێشکێکی فراوانەوە بکەی زیرەک بی سێمیان دەستگای میز و میزەڕۆ کە پێک هاتووە لە گورچیلەکان و بۆری میز و میزڵدان لە ڕۆژە لە کاتێکا لەبەر ڕووناکیدای 4 هێندەی شەو بەر تاریکی زیاد دەکەن سبحان الله ئەگەر وا نەبوویایە ئینسان لە شەوا دەبوو هەر بەڕێی تەوالێتەوە بێ ئینسان لە ڕۆژە 4 ئەوەندەی شەو
گورچیلەکانی میز دەردەکەنە دەرەوە لە ژەهر پاشی دەکەنەوە لاشە بۆ ئەوەی تۆ لە شەوای ئیسراحەت بی کەمترین میز دەکەی بەکەی لە کاتی خەوا هەڵنەستی. چوارەمیان بەرزی فشاری خوێن لە ڕۆژە زۆر بەرزە. پێنجەم لێدانی دڵ لە ڕۆژە زۆر زیاترە لە کاتی شەو و کاتی تاریکی بۆ ئەوەی لەشێکی چالاکت هەبێ. بەڵام لە شەودا بەڵام کاتێ شەوگار دێ تاریکی باڵی بەسەر مرۆڤایەتیا دەشێشێ ئەم جسمە ئۆتۆماتیکی کۆمەڵێک کار دەکات. یەکەم هۆرمۆنی گەشە لە ناو لەشە زیاد دەکات چونکە لە ڕۆژە تۆ ماندووی لە شەوە بە خەوتن ئیسراحەت دەکەی و گەشە دەکەی. دووەمیان سووتانی شەکر لە ناو لەشە لە 100 تا 30 کەم دەکاتەوە چونکە لە ڕۆژە تۆ دێی و دەڕۆی ئەو شەکرە دەسووتێ لە شەوە لە 100 تا 30 کەمتر لە ڕۆژ دەسووتێ. هەناسەدانی مرۆڤ لە ڕۆژ لە شەودا لە 100 تا 30 کەمترە لە کاتی ڕۆژ ئەو دڵە لە 100 تا 30 کەمتر لێ دەدا بۆی تۆ لە سینە تا ئەوەندە دڵە قوتێن نەبێ و بە ئیسراحەت بخەوی. ئەمە تۆ ئاگال لە هیچ نییە هەر خوا لە جسمی خۆتا بۆ خۆی بۆ دروست دەکات. چوارەمیان پلەی گەرمی لەش دێتە نزمترین ئاستەوە بۆیە هەر خۆمان لە کوردەواری شاوەمان بیستووە ئەڵێ ئینسانەکە کە خەوت خێرا شتێکی پێدادا سەرچەفێک بەتانێکی پێدادا تا بە خەبەری گەرماتە کە خەول لێکە و سەیەکی سەرمات دەبێت ئەو جسمە کەمترین پلەی گەرمی تێدا دەمێنێ بۆی خەوێکی ئاسوودە و ئیسراحەت بکەیت. لە کاتی خەوتنا سەرمات دەبێت چونکە دەستە هەموو گەرمیەکانی خۆی تەقریبەن لەدەست دەدا. پێنجەمیان دەردراوی گەدە ناڕژێ لە کاتێکە کە دنیا تاریک بوو لە شەوە مەعیدە ئینزارێکی بۆ دێ ئەم ئینسانە ئیتر ناخوا وەختی خەوتنیەتی ئەی گەدە تر شەڵۆکەکانت دەرمەدە بۆ هەزمی خواردن. بۆیە هەر لە کوردەواری خۆشمانە دەڵێن خواردنی شەو باش نییە بەتایبەت دەگە لە سەری بخەوی بۆ خواردنەکەت خواردووە مەعیدەش ئەمرێکی پێکراوە تازە شەوە تاریکە ئەم ئینسانە دەبێت ئیسراحەت بکە و خواردن نەخوا بخەوێ مەعیدە هیچ تر شەڵۆکێک دەرمەدە کە تۆ خواردە تووشی نەخۆشەکانی گەدە دەبی تووشت دڵە کزیە دەبی هەڵدەستی لە بەیانیە لە دەوری پارشێوە سەیەکی چەند ناڕەحەتی ئازارێکت هەیە ڕیخۆڵەکانت تەسەمومیان کردووە چونکە گەدە مەعیدە ئەمرێکی پێکراوە لە شەوە ترشەکان دەرنەدا ئەو ئامێرانی کە دەبنە هۆی هەزم وشکیان دەکات تۆش خواردنت تێکردووە تووشی نەخۆشی دەبی. سوبحان الله ئەمە هیچ شت ئاگالیە نییە. جسم بەچی هەستی پێ دەکات بە تاریکی بۆیە زانایان دەڵێن کاتێک کە خەوتی هەوڵ بدە هیچ ڕووناچێک لە دەورن نەبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو زەمانە کە کارەبا نەبووە فەرموویەتی لە کاتی خەوتنە ئاگر لە ماڵتاندا مەهێڵن هەموو چراکان بکوژێنەوە یعنی کسترین گڵۆب دەبێت لە ماڵا هەبێ هەر ئەوەندە بەرپی خۆت ببینی بۆ ئەوەی کەوە ئەم جەستەیە کاری خۆی بکە بزانێشەوە دەی کەسێک بەڕێزان دادەنیشێ شەو تا بەیانی لەبەر گڵۆپێکی لید کە زەرەدی لە گڵۆپەکانی قەدیم زیاترە خۆی عەزاب دەدا وەکو ئەو سجنانەی ئێستا لە جیهاندا زاڵمەکان کاتێک کە خەڵکەکە دەگرن دەیان کەنە زیندانەوە بە تایبەت ئەوانەی عقوبەی قورسیان دەدەن لەسەر تیرۆر و ئەوانە چیان لێ دەکەن قورسترین عقوبەیان ئەوەیە شەو و ڕۆژ بلاجکتۆریان لەسەرە بۆ یەک چرکەش لەسەریان ناکوژێنەوە بۆ ئەوەی کاتێک کە خەوتیشن لە خۆیان بێزار بوون و خەوتیان لەکەوت ئەو تیشکی خۆرە جەستەیان تێکدا ئەو تیشکی گڵۆپە ئەو جسمە سەری لێ تێک دەچێت نازانێت ڕۆژە نازانێت شەوە مەعیدەش شت دەردا دەری نەدا میز بکە نەیکە هەر لە گورچیلەوە لە دڵەوە لە هەناسەوە هەمووی سەری لێ تێک دەچێت ئەو جسمە سەری لێ تێک دەچێت بۆی ئەوانەی لە سجن بەردەبن دوای ماوەیەک دەمرن تەواو جستەیان پوکاوەتەوە. بەڵام بەداخەوە گەنجی ئێمە کوڕە بە تەمەنی ئێمە نە سجنە نە کەس عقوبەی دەدا بەدەستی خۆی عقوبە دەدا هەر لە ئێوارەوە لەسەر فەیسبووکە تا بەری بەیان ئەمجا ڕۆژگار بەلادا دێ خەوی دێ بێتاقەت لە خۆی تووڕە لە دایک و باوکی بەسە زمان تووڕە کە دەچێتە سەر ئیشیش ئاگای لە خۆی نییە هیچ بەرژەوەندێکشی بەدەست نێناوە هیچ ئەمە خوالی بەسەرهێنای کە تووشی چەندین نەخۆشی بینە بەخوا خوا ئەرحەم الراحیمینە بەدەستی خۆت خەوەکەت لە خۆت تێکدا زۆر زەرورە ئەمە بۆ منداڵەکانمان باسکەین بۆ خۆمانی باسکەین بە ئاگا بینەوە. دووەمیان نەخۆشی بەهۆی خواردنەوە تووشت دەبێ خواردن یان زۆرخۆری یان خواردنی ناتەندروست خوا دەفەرمێ وەکولوا وەشربوا وەلا تسرفوا سێ وشەیە بەستە کاکە بخۆ خۆت ڕەزیل مەکە بشخۆوە ئاوی پاکیش بخۆوە سێمیشیان زیادەڕەوی مەکە زیادەڕەوی مەکە لە خواردنە بەخوا جستت تەندروستە بخۆوە
زیادە ڕەویش مەکە، زۆر خۆری تووشی نەخۆشیت دەکا، زۆربەی نەخۆشی ئینسان کە تووشی دەبێ بڕوات هەمێ جەنابەت تاقید کردوێتەوەڵی وەڵی فڵان کاتە حەیفێ زۆرم خوارد، ئەو لەو جەمەوە لێیدام، لەو ژەمە زیاد خۆریەوە جەستەم تێک چوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هەمومانی فەرموو ئەوەندە حەدیثت بەسە گەدەت بکە بە سێ کەرتەوە، بەشێکی خواردنی تێکە، بەشێکی خواردنەوەی تێکە ئاویشی لەگەڵا بخۆوە، وثلث لنفسه بەشێکی بۆ هەناسە بێڵەوە. ئێمە کابراگە ژەمەکەی بەدڵ بێ حتا ئێرەی تێدەکا، جا لە دوایی لە کونەلووتیەوە هەوا دێتە دەرێ بەخوا ئیستراحەتم کرد بە ساردی، با بۆ تۆ خۆت کوشتەوە ئینتیحارە، ئەو خۆل لە ناو بردەوە، بەشێکی دەبێت ناوپەنچک بە ئیستراحەت بێ و بڕوە، بەشی هەناسە بێڵیتەوە، نابێت ژەمەکەت بەدڵ بوو خۆل لە ناوبەری، شوویە سەر بۆ فی مەفتوح پارەت داوەتر خۆت بکوژی، ئەبێت زۆر وریای خۆت بی، لەو ژەمەوە سەرەتای نەخۆشکەوتنی تۆ دەست پێ دەکا، خوا وای لێکردی نا خۆت بەدەستی خۆت خۆن نەخۆش خست، چونکە خوا فەرمووی زیادەڕەوی مەکە، پێغەمبەر فەرمووی بەشی هەناسە بێڵەوە. ئەمجا پاشان بەڕێزان ئەو خواردنەی کە دەیخۆی ئەبێت تەندروست بێ، خوا لە هەموو قورئانە دەفەرمێ کولوا من طیبات ما رزقناکم، بخۆن لەوەی پاک و تەندروستە کە خوا بە ڕۆزی بۆ ئێوەی داناوە، واتە خواردنەکە ئەبێت تەندروست بێ. تەنانەت جۆری خواردنەکە بەڕێزان تەسیری هەیە لەسەر تەندروستیمان، لەسەر نەخۆشکەوتنمان، جاری وایە خواردنەکە پاکە تەندروستیشە، بەڵام جۆرەکەی تەندروست نییە. بۆ نمونە خواردنە خێراکان، ئێستا نەخۆشی سەرەتان خوا پەناماندا یەکجار زۆرە. من ئەوم لە دکتۆرە بەڕێزەکان وەرگتۆ بە ئامار لامانە، ئەوەندەی کە خەڵکێک لە دەرەوەی ماڵنان دەخوا، ئەهلی بازاڕە، فیتەری مەنتیقە سناعی و ئەوانەیە، کرێکار و ناچێتەوە ماڵەوە، بەردەوام خواردنی خێرا فاسفود دەخوا، لە فەخۆرەکانی پێدەڵێن، بەردەوام فەقیریشەکەیەوە بەردەوام پەنابەری لەفەیەکی خێرا دەدا، ئەوانە لە 190 زیاتر تووشی سەرەتان دەبن لەوانەی قەدیمیەکانی خۆمان کە لە ماڵەوە چیان دەخوارد، خواردنی نۆکا و گەنمەکوتا و ترخێنە و نیسکێنە و پەڵپینە بە ترش و ئەو شتانیان دەخوارد، ئەوانە تووشی سەرەتانی گەدە نابن، تووشی سەرەتانی کۆڵۆن نابن، تووشی سەرەتانی ڕیخۆڵە نابن، خواردنەکەی تەندروستە. ئەوە ڕەن بێ پاکیش بێ، بەڵام خواردنە خێراکان سەبەبی سەرەکین بۆ تووشبوون بە سەرەتان. وەسێکی گەنجێکە و لە کاتی ئیشکردنا وەختی ئەزانسکی دێشێ کە چەند ڕیخۆڵی تووشی سەرەتان بووە، بێ بپرسێ ئیشەکەت چیە، بەردەوام لەفەی خواردووە، بەردەوام خواردنە خێراکانی بەکارهێناوە، جۆری خواردنەکە بەدەستی خۆت بەسەر خۆت هێنا، نەک خوالی بەسەر هێناوی. کابرا ئێستا پیزا دەخوا، جاران کەلانی کوردی دەخوا، پیزای کوردی، کامیان تەندروستتر بوو؟ ئەوان هەر بە حیاتی دکتۆری باتینی نەدەبینی، ئەمیان دایما گەدەی دێشێ، ڕیخۆڵی دێشێ، دەستی بەسکێوێتی سۆدەی بەسەرا دەکا، نازانم چی بەکاربێنێ. ئەمانە خوالی بەسەر نەهێناوین، ئەوانە بەدەستی خۆمان تەندروستی خۆمان بە خواردن تێکداوە. سەوزە و میوە خوا دروستی کردووە بەشێکی پێویستی لەشت پڕ دەکاتەوە. دەی بەداخەوە سەوزە و میوەی ئێمە ئێستا هۆرمۆنی دەدرێتێ، لە خانووی پلاستیکیدا بەخێو دەکرێت، کابرا خۆی ئامادە نییە بیخوا. من لە ئەندازیاری کشت و کاڵیم 22 مامۆستا قەسەم بەخوا بمرم ناتوانم خیارێک بخۆم، هەر بمرم لە برسانە ناتوانم خیارێک لەو خیارەی ناو بەیتەکە بخۆم، ناتوانم تەماتەیەک بۆ منداڵەکانم بەرمەوە، چونکە خۆم ئەزانم چ ژەهرێکی دراوەتێ. خواخواتی لە یەک هەفتەیە ئەوە دەبێت بە مانگێک ئەو دەرمانێ بدرێتێ، ئەو لە یەک هەفتەیە دەیداتێ بۆی خێرا گەورە ببێت. تۆ کڕیوتە کوا تامەکەی، کوا بڕێزان بۆنی ئەو میوە خۆشانی جاران ئەیکەن ئێستا ناوەڵە جاریەوە بۆن ساردێکی لێدێ، هەدڵت تێک دەچێت، ناچاریشی تەواوی ژەهرە و کردوتەتە لەشی خۆتەوە، یان کردیانە لەشتەوە لە پێناوی مەسلحەتی خۆیاندا بەداخەوە. هیانە لەوانە ئەهلی نوێژیشن، نەزەم چۆن ویژدانی هەیە ئەو ژەهرە دەرخواری خەڵک دەدا. سەوزە و میوەکەت ناتەندروستە. برادێک لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتبوو، وتی مامۆستا وەڵی کاری زۆر ناشەرعیم کردو، بەڵام پێم کراوە ئەبێت تەوبە بکەم چی بکەم؟ وتم چیت کردووە؟ وتی من لەسەر کێڵگەیەکی شووتی بووم، خاوەنەکەمان هەموو شەوێ دەها دەیگوت کیلۆیە خومرە کە دەکرێتە ناو هەویر و نانەوە و ئەویش بۆ خۆی ناتەندروستە، ئەویش گەدەت دەشێوێنێ، ئەوەش بۆ خۆی ناتەندروستە. ئەیگوت بیکەنە تەشتێکی گەورە و تەنەکەیەکی گەورەوە، دواتر بە سرنجێک کە لە ئاژەڵ دەدرێ و گەورەیە، سرنجێک لەو خومرە ترشاوە بێن و بیکەنە شووتیەکانەوە، شووتیەمە ئەوەندە تازە پێگەیشت بوو، یەکیش سرنجێک لەو خومرەیان تێکەن، ئاوی سەرجێڕن بۆ دوو بەیانیکرداتین شووتی ئەوەندەی لاتەوە، بەڵام کاتێ ناوەکەت دەشکان ناوی تیانێ هەر بۆ خۆی دەپوکایەوە، هەر داینێ دەپوکایەوە، وەڵام من لەو شووتیانم خواردووە، ئەی بەی لەبەری میوانەکە دەپوشێتەوە، چونکە هیچی تیانێ هەر بۆ خۆی پوکاوەتەوە، ئەوە هەمووشی نەخۆشیە. وتی وەڵڵی ئێمە ئەو کاریان پێدەکردین، تۆ میوەت خواردووە ئەوەی دراوەتێ، ئەو غەشەی لێکراوە، ئەمە خوا لێ بەسەرهێنای؟ نا، ئەوە دەستی مرۆڤە کە خۆی ئاوا لە خۆی و لە خەڵکی دەکات. گۆشت دەخۆی بۆ پێویستی لەشتە،
بەڵام ئەو مریشکێکت پێشکەش دەکات کە شەو نایهڵن بخەوێ گۆرانی بۆ دەوازینەکان لێدەن فەقیرە ئەو مریشکە شەو ڕۆژ گڵۆپی لەسەرە بۆی بەردەوام بخوا بەردەوام قەڵەو بێ زووتر بچێتە بازارەوە تۆ کە دەیخۆی ئەوەندەی هۆرمۆن دراوەتێ هۆرمۆنەکانی لەشی تۆش تێک دەدا زۆری خوشک و دایکەکان فەقیرە گرفتار بوون بەدەست ئەوەی ئافرەتی قەدیم نەیدەزانی ساڵۆن و مولیەکردنەوانەتی هەموو دەموچاوی دەبێتە هەمووی هۆکاری خواردنی ئەو مریشک و گۆشتەیە کە بەو هۆرمۆنە بەخێو کراوە هۆرمۆنی جەستەی بە تایبەت ئافرەتی شتێک دەدا هی پیاویش دەشێوێنێ کاریگەری لەسەر لەشت هەیە کە تووشی نەخۆشیت دەکا بۆیە ئەو هەموو سەرەتانە هەیە بۆیە سێکی مناڵ و سەرەتانیەتی گەنجە و سەرەتانیەتی خەستەخانەکان بەرناکەون ئامارەکان مەترسیدارن یەکێ زۆر جار دەڵێ خوا ئەو خەڵکەی بۆ وا لێ دەکا و غەزەبی لێگرتووە برام خوا ڕەحەم ڕاحیمینە تۆ ئەگە خواردنی تەندروستت خوارد ژینگەت پاک بوو خواردنت تەندروست بوو بەڵام ئێمە جاری وا ئەمانەشت کردووە لە ژینگەیەکای دەچی ئەو بازاڕی یەک دنیا گازی ژەهراوی بەلوتت هەڵدەمژی ئەچێتەوە ناو خوێنەکە و تووشی سەرەتانت دەکا ئەگە کەسێ لەمانەش بەدوور بوو خوا تووشی سەرەتانی کرد ئەوە بە دڵنیاییەوە ڕەحمەتە بۆی ئەوە بۆ قیامەتی قازانجە خوا بەسەری کردوێتەوە بەڵام بەخوا لە سەتانەوە و نۆی دەستی خۆمانی تێدایە کابرا کارگەیەک دادنە شارێک وێران دەکا ئەو شارە هەمووی تووشی نەخۆشی سەرەتان دەبێت پێشتر تیان نەبووە چونکە ئەو گازە ژەهراویە دەکا بەسەر لوت و دەرونی ئەو خەڵکەدا لە پێناویەدا مەسئولێک لە پشتیەوە لەگەڵ یا شەریکە ئینا پیاندا دەخست هەموو دنیا دەزانێت کە ئەوە ناتەندروستە سێمیان خو ئەخلاقت هیوا هەیە دایمە دڵبەخەمە نەخۆشی دەرونیەتی ئەمجا زەختی بەرزە شەکرەی بەرزە فشاری خوێنی بەرزە چەوری بەرزە بۆ خواوای لێ نەکردووە واللهی بۆ خۆی دایمە کەسێکی تووڕە و پەستە لە مناڵەکانی پەستە لە هاوڕێکانی پەستە لە دەرەوە هەر پەست و تووڕەیە دایمە غەزەب لێی دەبارێ تووڕە و پەست ناشکور قەت ناڵە خوا لێت بە زیاد بێت دایمە زمانی ناشکوری هەیە واللهی خەڵکێک هەیە لەو زمانی بەعسەوە تا حکومەتی کوردی هات تا ئێستا قەت نەبووە پارە هەبێ هەر ناشکورە نەبێ هەر ناشکورە مەعاش زۆر بێ هەر ناشکورە قەت ناڵێ باش بوو حەد دڵە خراپە دەبەخوا ئینسانی ناشکور قەت خۆشی بە خۆی نابینێ کە خۆشی بەدڵتان هات جەستەشن نەخۆشە ئینسانی کینە لە دڵ قسەیەک 10 ساڵە کراوە ئەم قسەیە لە دڵ یادێنێ و دەباو دەیخواتەوە هەر خەفەت دەخواتەوە بەخوا جەستەن نەخۆش دەکەوێت برام خۆت وال لە خۆت کرد ئینسانی حەسوود والله ئەو خەڵکە خوا گەورە شتیان پێ دەبەخشێت تۆ هەر بینیت خەڵک شتێکی هەیە و خەفەتت پێ خوارد و پێی ناڕەحەت بووی تۆ بتەوێ ئاسوود دەبی نەبەخوا دایمە ڕەنگ زەردی دایمە دڵبەخەمی دایمە تووشی نەخۆشەکانی جەستە دەبی ئینسانی ڕەخنەگەر هیوا هەیە قەت جوانی نابینێ قەت با بەدنیا هەمووی هەر ناشیدنی نییە جوانی شتێدایە بەڵام دایمە ڕەخنەگرە لە خواردنی خێزانەکەیەوە 30 ساڵە خێزانێتی جارە نێوە تۆ دەستت خۆش بێ ئیلا ئەبێ عیبێکی لێ بدۆزێتەوە عیبێک لەو سفرەیەت بدۆزێتەوە لەو خواردنە بەدەست خۆی نییە چی پێشکەشکە ئیلا ڕەخنەیەکت هەر لێ دەگرێت بچێتە هەر ماڵێک بێتەوە دە ڕەخنەیەک لەو ماڵە دەگرێت بەخوا کاکە تۆ بەو ڕەخنەگرتنە خۆتت لە ناو بردووە قەت تەندروست باش نابی خوا وای لێ نەکردووی خۆت وات بەسەر خۆت هێنا گومانی خراپ بڵێن فڵان کەس ڕەزیلە لە مەبەستیان من بوو بڵێن فڵان کەس سارەکەی خراپ لە بەخوا مەبەستی سارەکەی منە گومان خراپی دڵپیسی تووشی نەخۆشی دەرونیت دەکات تووشی نەخۆشی جەستەیت دەکات دەی چارت چییە کاکە دەرونی خۆت پاکەوە دەرونت پاک بێ دەرونێکی سەلامەتت هەبێ کینە لە دڵ مەبە جوانیەکانیش ببینە ڕەخنەکانت بنیاد نەربن و ڕوخێنەر نەبن خاڵی دووەم هەژاری بێکاری گیرفان بەتاڵی کرێچێتی بەخوا خواوای لێ نەکردوین خەڵکێک دەڵێ خوا ئەو خەڵکەی بۆ هەژار کردووە خواوای لێ نەکردوین ئێمە بەتایبەت لە کوردستانە قسە دەکەین من بۆ جەنابتان قسە دەکەم بۆ خەڵکی کورد قسە دەکەم خاکێکمان هەیە پڕاوپڕ زێڕە ژێرەکەی هەر هەمووی دۆلار و هەڵدەقڵێ و دێتە دەرەوە خاکێکی بە پیتمان هەیە بۆ کشت و کاڵ میلەتێکی کەمین ئێستا وا تازە بینە 6 ملیۆن ئەم خاکە بە پیتە بۆ ئەم خەڵکە کەمە ئەبوایە خۆمان خۆشگوزەرانترین میلەتانی سەرزەویە بووینایە ئەی بۆ خەڵکێکی زۆرمان فەقیرە ئەخە ئەو فەقیر زۆرە دەوڵەمەند بۆ خۆی تێرە ئاگای لێ فەقیر نییە بەڵام ئێمە دەزانین چ خەڵکێک بەدەست کرێچێتیەوە دەناڵێنێ لە ئەوەڵی مانگەوە تینی سەری مانگی لێ بەخوا فەقیر ئەو کرێی نەداوە نازانێت چۆن کرێکەی تر کۆکاتەوە لەم خاکی کوردستاندا خاوەنی 100 مەتر عەرز نییە 50 مەتر زەوی نییە باب و باپیری بە کرێچێتی کۆتایی پێهات ئەمە کاری خوایە نەبەخوا نەوەڵڵا خوا هەمووی پێبەخشیوین هی سێ هۆکارە یان ئەوەیە خۆت حەزل لە کار نییە خۆت حەزل لە کار نییە حەزل لە پارەی مفتی بەلاشی ئیسراحەتە واللهی گەنج هەیە پێی وترا وەرە ڕۆژی 50,000 وەرگرە و ئیشێک بکە با لە شارەکەی خۆتان هەبێ
خۆت بنیاد دەنی مانگی ملیۆن و نیوەک پەیداکە 500 بخۆ ملیۆنێک پاشەکەوت کە بە 2 ساڵ ماڵ و خێزانێک پێکەوە دەنی ئەڵە بەخوا حەزم لێ نییە تۆ بڵێ پۆلیسی نەبێ بە 300,000 و فاسۆلێ و برنجی بەراشی مەقەڕ بخۆم تۆ بڵێ حیزبێک بە 500,000 بە کوشتم نەدا و بمەگە بە چەکدار بابە تۆ بۆ خۆت حەزت لەوەیە نەحدەوەرە دەستی کەسابەت بژوڵێنەوە خواش یارمەتیت دەدا بەخوا ئیشێک دەست دەکەوێت ئەم حەزی لەوە نییە حەزی لەوەی خێری پێ بکەی ئەڵێ کار هەیە لە بەخوا نایکەم پێم ناکرێت خۆت حەزت لە ئیشەکە نییە دیارە دووەمیان دادپەروەری نییە بە دادپەروەری دابەش نابێ خەڵکانێکن زیاد دەخۆن خەڵکانێکن هیچیان بەرناکەوێت پێشەوای زانستخوازان پێشەوای دادپەروەر ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئامۆزا و زاوای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ما وجدت إسرافا إلا بجانبه حق مضاع زیادە ڕەوی لە حەڵاڵە جا ئیسراف ئەوەیە زیادە ڕەوی لە حەڵاڵە بکەی ماڵی خۆت بێ پاک و پوخت بێ هی کەس نەبێ زیادە ڕەوی لێ بکەی ئیلا لە بەرامبەرە کەسێکی مستحق زەرەدی لێکەوتووە مستەفا لوتفی ئەلمەنفەلۆتی ئەدیبی ناسراوی عەرەب بە چیرۆکێک ئەمەی ئیمامی عەلی ڕوون دەکاتەوە ئەڵە جارە دانیشتنێکم هەبوو لەگەڵ ناسیاوێکمدا بۆ کارێکی گرنگ کە کەسێکی زەنگین و سەرمایەدار بوو ڕۆیشتم دوای نانی ئێوارە بۆ لای لە ڕێگادا لە پارکێکە کەسێکم بینی هەردوو شڵی ئەسقام بوو دەستی بەسکەوە گرت بۆ ئازاری هەبوو وتم کاکە نەخۆشی وتی ناوەڵڵا بەڵام بەخوا چەند ژەمە نان نەچۆتە ناو سکمەوە لە برساندا سکم دێشێ زۆر خەفەتم بۆ خوا دەسەڵاتیشم نەبوو ڕۆیشتم بۆ ماڵی کابرای زەنگین و سەرمایەدار و دەوڵەمەند کوڕەکەی دەرگای لێکردمەوە وتم کوا باوکت وتی وەڵڵای باوکم کەوتووە ئێستا تەلەفۆنمان کردووە پزیشک بێ بۆ لای وتم بۆ وتی بۆ خوای ئێوارە باوکم ئەوەندەی خواردووە ئینتەلای کردووە خەریکە سکی دەتەقێ بەڵکو دەرمانێک شتێکی دەنێت تۆزێ هەزمیکە وتم یا ئیلاهی یا ڕەب العالەمین بەخوا ڕزق و ڕۆزیەکەی تۆ لەسەر زەویدا زۆر بوو بەڵام ئەم پیاوە حەد و سێ پار و کەمی بخواردایە بەشی ئەو فەقیرەی دەکرد هەمومان سکمان دێشێ جا هەیە لە برسان سکی دێشێ هەیە لە تێریان سکی دێشێ ئەو تێرە یەک تۆسکەمتری بخواردایە سکی ئەو برسی تێر دەکرد بەخوا کوردستانی ئێمە ژوایە دادپەروەری نیە لە دابەشکردنی داهاتەکاندا سێمیان یان سیستمی ئیدارەی وڵاتەکەمان بەڕێزان خەلەلی تێدایە ئەمە ڕەخنەیەکی دڵسۆزانەیە بۆ کاربەدەستانی وڵاتەکەم بەخوا ڕەخنەیەکی ڕوخێنەر نییە بەداخەوە هیچ پەرلەمانتارێک یان من نەمبیستووە یان نەمبینیوە ئەم پرۆژەیە پێشکەشکە کاکەینە ئەگەر ئیمامی عومەر ئێستا لەسەر کار بوویایە کۆمەڵە شت هەیە دەبێت دەستکاری بکەیت لە بینی سۆشیالیزمی جیهانیدا و لە بینی سەرمایەداری جیهانیدا ئێمە ئیسلاممان هەیە بۆ هەر بارودۆخێک حەلێکی پێیە ئەم هەموو گەنجە تەخەڕوز دەکا و شەهادەیەک وەردەگرێت ساڵانە سەی زانکۆ ئاهلی و حکومیەکان کەن ئەم هەموو گەنجە پێویستی بە زەواجە بەڵام چێ دەشوێەوە بە گەنج دەڵی کاکە بۆ هاوسەرگیری ناکەی ئەڵێ مامۆستا پچمە کوێ ئەو خۆم باوکی ژمار بە کرێچێتی فەوتە ئێمە هەر نەبووینە خاوەنی 100 مەتر 50 مەتر عەرز لەم سەر خاکی کوردستانەدا باوکم ئەوە حاڵی بوو بە کرێچێتی من چۆن دەوێرم بغەڵەتی وا بکەم زەواج بکەم ڕۆژانەش بە چاوی خۆتان دەبینن ئەم هەموو شوقەیە دەچێ بە ئاسماندا ئەم هەموو پرۆژەی نیشتە جێبوونە دەچێت ئەو هەولێرەی کە تۆ تێیدا دەژی ئەو سلێمانی کە تۆ دەیبینی ئەو دووهۆک و هەڵەبجە و کەرکووکە بەقەدەر 5 هێندەی شارەکانی جاران بەس سیتی تێدا دروست بووە وایان نەبەڕێزان بەس سیتی بەس ڕۆژانە شوقەیە دەچێت بە ئاسماندا واجبی حکومەتە هەڵوێستی هەبێ بیکا بە بەرنامەی کاری بڵێ کاکە هەر کەسێ خانووی نیشتە جێبوونی خۆی هەبێ مافی کڕینی شوقەی نییە ئەگەر تۆ دوو کوڕت هەیە کاکە دوو شوقەیان بۆ بکڕە سێک شت هەیە سێیانیان بۆ بکڕە بەڵام کاتێک کە کوڕەکەت ژنیە مافی ئەوەی نە شوقەی تازە بکڕێ ئەو کاتە کابرای فرۆشیە کە عەرزەکەشی بە بەلاش لە حکومەت وەرگرتۆ چونکە مەسئولێک لەگەڵ یا شەریکە شوقەکەی بە 10 دەفتەر دۆلار بۆ نافرۆشرێ هەمووی 2 دەفتەری تێچووە 6 پێشەکی وەردەگرێ و ئەڵێ کاکە مانگی 2 وەرەقش لە ماوەی 6 ساڵا بدە کابرای تر معاشی زۆرە دەوڵەمەندە مانگی 2 وەرەقە قیز دەدا و 2-3 شوقەی تر دەکڕێ من و تۆ هەر دەبێت کرێچی ئەو بیت دەیکا کە تۆ کە خانووی خۆت هەیە کە زەویەکی شت هەیە دەلێگەڕێ نابێت لە دادن و سابن و سرێ ئەو کەسی ئەم شوقەیە دەکڕێ نابێ خانووی تری هەبێ نابێت زەوی بەناوەوە بێ نابێت لە ماڵی باوشیە بۆی بەجێما بێ ئەبێ بۆ کەسێک بێ کە لەم خاکی کوردستانەیە خاوەنی نیشتە جێبوونی خۆی نییە دەی بزانە شوقەیەک لە 10 دەفتەرەوە دێتە 2 دەفتەریاندا بەخوا دێت چونکە بۆی نافرۆشرێ کابرای سەرمایەدار بۆی نافرۆشرێ خاوەندە وەرەقەی پاشەکەوت مانگانە بۆی ناکردرێ بەخوا گەنج و لاوی ئێمە ڕزگاری دەبێت کاکە تۆ 3 ملیۆن دەدەی بە کەسێک بە ناوی لیواوە واللهی یان لەبەر دوژمنداریەتی ڕای کردو بۆ ئەو شاخە یان کاسپی پێ نەکراوە یان لە پەنا مەسئولێکی جاشا خۆی شاردۆتەوە ئێستا معقولە بە پلەی لیواخان نشینە بە 3 ملیۆن هەر بڕوای بە کوردایەتی نەبووە
کارمەندێکی سەر جادەش حتا ئێوارە شەقامەکان بۆ پادەکاتەوە کاکی مەسعود 300,000 دەدەیتێ ئەمە خەلەلی ئیداریە یان نا؟ والله خەلەلی ئیداریە، خوا برسی نەکردوین، خوا هەژاری نەکردوین، خوا زۆری پێبەخشیوین، ئەوە خۆمانین بەسەر خۆمانمان هێناوە، ئەوە خۆمانین وامان لە خۆمان کردووە. کۆتا خاڵ ژیانت تاڵە، ستەمت لێ دەکرێ، ناڕازی خواوای لێ نەکردووی، خوا تۆی بە ئازادی خەڵق کردووە. هەر یەکێک لە ئێمە خوا بە ئازادی لە دایکمان هێناوینە سەر زەوی. بەڵام لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا هیوا هەیە حەزی بە قۆندەرە ماچکردنە. نبینی گەنجێکە زل و زەلام ساغ و سەلامەت دادێتەوە قۆندەرەی مەسئولێک هاوسەرۆکی حیزبێک ماچ دەکە، خۆ فەقیری تۆڵە کاکە عیبە بۆ قۆندەرە ماچ دەکەی، وەڵڵاهی حەزم لە قۆندەرە ماچکردنە. دەی تۆ حتا قۆندەرە ماچکەری خەڵک بی بەخوا ژیانت تاڵ دەبێ، خوا تۆی بە ئازادی بە معەزەز مکەڕەم دروست کردووە، وەڵڵا هەر حەزم لێ قۆندەرە ماچکەم، دەی یەخوا هەرەوە بەشت بێ. أي خوال سورة هود آيات صوصيانزانا فرمي ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار نكن پشتیوانی مەیلی دڵ خۆشەویستی دەرببڕن بۆچێ إلى الذين ظلموا بۆ زاڵمەکان فتمسكم النار بەخوا بە ئاگری جەهەنەم دەسووتێن. ئەم ئاەتە زۆر وردە خۆشەویستان بە جوانی گوێی لێ بگرن. إلى الذين ظلموا خوا نافەرمی إلى الظالمين ظلموا بفعل هناوێتی، چونکە ئێمە لە زمانی عەرەبیدا سێ شتمان هەیە. کاتێ شتێک کەم کەمە بەفعل ناوی دێ، کاتێ تۆزێ زیاد دەکا دەبێتە ئیسمی فاعیل، کە زۆر زۆر بوو پێڵەن سیغەی مبالغە. ظەلەموو لێردا بە ظولم هاتووە، بە فعلەکە هاتووە. بۆ نمونە وڵان کەسێک عیلمێکی پێیە، چەند کتێبێکی خوێندوێتەوە، کەسێک زانایە پێی دەڵێن ئیسمی فاعیل عالمە، کەسێک زۆر زانایە پێڵێن عەلامەیە، کەسێک جارێک دوول لە ڕووی جەنابتان درۆیەکی کرد دەڵێن فڵان کەس ئەو قسەی درۆ بوو، ها چونکە کەمە یەک درۆی کرد. ئەگەر زۆر درۆی لێ بیستە بەخوا فڵان کەس درۆزنە، ئەگەر هەرموو ژیانی بوو بە درۆ دەڵێن بەخوا ڕاستی لە بەدەنیان نەماوە، ئەوە سیغەی مبالغەیە. خوا نەیفەرموو ولا تركنوا إلى الظالمين باسم فاعل نەیهێنان، إلى الذين ظلموا ئەوەی کەمترین ستەمی کرد جا ئەو زاڵمە کار بەدەست بێ، هاو حیزبەکەت بێ، کابرا ئەندامی حیزبەکەتە لە باڵا بۆ بچووک کاکە ستەمی کرد زاڵمە، با کەمترین ستەمی کرد، با هاو حیزبت بێ، با هاو عەشیرەتت بێ، با براکەی خۆت بێ، با خزمەکەی خۆت بێ، با هاوڕێکەت بێ، بچووکترین ستەمی کرد خوا دەفەرمێ پشتیوانی لێ مەکە، پشتیوانی لێ مەکە، هاوڕێیەتی مەکە، دەستخۆشی لێ مەکە، داوای هاوکاری لێ مەکە، چەپڵەی بۆ لێ مەدا، لەسەری منووسە و کارەکە ناشیرنەکەی بۆ جوان مەکەوە ڕۆژ نامەنووس. بڵێن نەخێر ئەمە ناڕەوایە، ئەمە ناداتپەروەریە، ئەمە ناحەقیە، هەڵوێستت هەبێ. جا بۆ خوا فەرمووی کەمترین ستەم إلى الذين ظلموا کەمترین ستەم بۆ چونکە کەسێک زلەیەک بە ناحەق لە کەسێکدا تۆ دەستخۆشی لێ کرد و شەڕت لەسەر کرد و پشتیوانی لێ کرد، وەڵڵاهی بەیانی ئەو زلە دەکا بە گولە. ئەمڕۆ زلە لە خەڵک دەدا بەیانی گولە بە خەڵکەوە دەنێت، چونکە ئەزانێ خەڵک پشتیوانی لێ دەکا خۆی بە قارەمان دەزانێ. کەسێک یەک دیناری بە ناحەق و ناڕەوا خوارد خەڵک دەستخۆشی لێ کرد پێی عیب نەبوو، وتیان بە خەواکم پاڵەوان و قارەمان هەرتخۆتی بەو خوای بەیانی هەموو سەرەت و سامانی وڵاتەکە دەخوا. لە 91 بەبیرتان نایە ئەوانەی لە شاخەوە هاتنەوە هیچیان نەبوو جووتی ئەدیداسی بۆ گەن نەبێت لە پێیاندا، لەبەر چاوی ئەو جەماوەرە پەلاماری دام و دەستگای حکومەتیاندا مێزی دایرەیان دەبرد، شۆفڵیان دەبرد، گەڵابەیان دەبرد، ئاودیویان دەکرد، سەدیان تاڵان دەکرد، کابراش لە پەنجەرەوە خۆی پێدا دەکردەوە بۆی دەنگێکی زیاتر بداوڵە قوربان دەستخۆشی لێ دەکەم کە ئەم وڵاتی من تاڵان دەکرد، چۆن تۆ بە تەمای حکومەتدارینی. تۆ لەوێدا دەستت نەگر بڵی کاکە ئەگەر هاتووی حکومەتدارین بۆ دەکەیت چۆن نەبێ وڵاتەکە تاڵانکەی، چۆن نەبێ بە ئێرانی بفرۆشی، بە تورکیا بفرۆشی، لەسەر حدودیش گومرجی کێو جارش کرد 2000 سوود من بیرەی، ئەرە کەس وای گوت ناوەڵڵا. ئەمڕۆ تازە بە خەبەر دەی وەڵڵاهی سەروەت و سامانی وڵاتە تاڵان کرا، کوڕە نەوشی گیانی بێ فتەمەسەکم النار، ئەو عیبدار بوو تۆش عیبداری، ئەو تیا دەچێت تۆش تیا دەچیت، چونکە هەڵوێستن نەبوو، براکەت شەڕێکی کرد، چوی شەڕت لەسەر کرد بە خوابانی زەلامێکیش دەکوژێ. زلەیەکی لە خەڵکدا چوی تاقم و تفەنگت بەس لەسەر عەشیرەتەکەت بەخوا بەیانی تووشی دوژمنایەتیە بی، ئەبوایە لەوێ دەستت بگرتایە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما، ئەمە قسەی جاهیلیە، پشتیوانی براکەت بکە زاڵم بێ یان مەظلوم. سەحابە سەریان سوڵما ئەی پێغەمبەری خوا ئەوە مەظلومە دەبێت دیفاعی لێ بکەین، کەسێ زوڵمی لێکرا پێی پێ مەکەنە، بەخوا ئەو زوڵمە دەگاتە سەر تۆش، مەڵێ ئەمڕۆ من ناگرێتەوە، بەیانی دەگاتە سەر تۆش. ئەگەی زاڵم بوو ئەی پێغەمبەری خوا چۆن براکەم زوڵم بکا پشتیوانی لێ بکەم؟ فەرمووی جاران وایان دەگوت لە جاهیلەتە ئێمەی دیدی ئیسلامی دەبێ بڵێین
پشتیوانی لە براکەت بکە کە زاڵم بوو شەڕی لەسەر مەکە دەستخۆشی لێ مەکە مەرحەبایی مەکە پشتیوانی ئەو کەسە بکە کەوا براکەت شەڕی لەگەڵ کردو بڵێ کاکە چونکە تۆ ستەمت لێکراوە بەخوا براکەی خۆم ناوێ تۆم دەوێت چونکە براکەم ناحەقە پشتی براکەت بەوە بگرە لە ستەما دیفاعی لێ مەکە بە ئاگری ئەوەوە ناسووتەی بەیانی فیتنەکان دەکوژێتەوە تاقموت فەنگ مەبەستەوە بڵێ مادام خزمەکەم شەڕی کردووە بێ ئەوەی بزانم بۆ چیوارێ بێ منی جوا بڕۆم نەیاسا حرمەتی ماوە ناسایش حرمەتی ماوە نە پۆلیس حرمەتی ماوە دەست چەکدارت بەدۆ بێ بڕۆ بۆ خۆت چ دەکەی بیکە چۆن وڵات وا بەڕێوە دەچێ هاوار بەڕێزان خوا لێمان بەسەر نایانێ خوا ئەرحەم الراحیمینە ئەوە کردەوەکانی دەستی خۆمانن بەویستی خوای پەروەردگار ئەم بابەتە ئەوەی کە خۆمان بەسەر خۆمانی دێنین و بەرهەمی کردەوەکانی خۆمانە لە جومعەی داهاتوودا ئەگەر تەمەن باقی بێ ئینشاءالله زیاتر تشکێ دەخەمە سەر لە ڕوانگەی قورئان و فرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم یا ربی خوا ڕەحممان پێ بکەی یا ربی خوا لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک خوای خۆت بە دوورمان کەی یا ربی خوا لە هەموو نەخۆشیەکە شیفامان بدەی ئەوانەی نەخۆشن یا ربی خوا شیفای بەخێریان بۆ بنێری یا ربی خوا ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی دڵتەنگن خوا ڕەحمیان پێ بکەی یا ربی خوا عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی ئەوانەی دڵسۆزن لەم وڵاتەدا دادپەروەرن دڵسۆزن خەمخۆری دین و ژینی ئەم میلەتەن خوای موفەقیان کەی یا ربی خوا ئەوانەی خراپن هیدایەتیان بدەی یا ربی خوا ئەوانەی واز لە خراپەکاری ناهێنن لە کۆڵ ئەو میلەتە مەحرومیان بکەیتەوە یا ربی خوا ئێمەش بە ئاگا بێنینەوە ئەوەی کە چاکە بە چاکی بزانین کێز لە خراپە لە ستەم لە زوڵم بکەینەوە یا ربی خوا پاکخۆر بین چاکخۆر بین خوایە ئەوەی دەیخۆن لێمان نەبێتە نەخۆشی ناوجەستە نەبێتە گرفتی دەرونی یا ربی خوا لە هەموو بەڵایەک بە دوورمان کەی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون